موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم. کاک موسا بەخێر بێی. زۆر سپاس. دەستگای خێرخوازی بارزانی لە مانگی ڕەمەزانە خانوو بەسەر هاوڵاتیان دابەشەکە بە تایبەت ئەوانەی کە هەژارن. ئەو خانوو دابەشکردنە تەنها لە مانگی ڕەمەزانە یان لە دوای مانگی ڕەمەزانیش ئەم بابەتە بەردەوامە؟ ئیشەکانی ئێمە هەمەلایەنن بەڕاستی لە هەموو ماوەکانیشدا هەن، بەڵام دەبێنی بۆنەیەکی پیرۆزی وەکو مانگی ڕەمەزان هەیە، بۆنەیەکی پیرۆزی وەکو جێژنی قوربان هەیە، وەکو بۆنە نەتەوەیەکان بە تایبەتی لە دایکبوونی بارزانی نەمر. ئەمانە چالاکیەکان بەرجەستەتر دەبن، زیاتر دەبن، فراوانتر دەبن. ئەگەر نەیەما ڕۆژانە لە سەرجەم ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە لە هەموو پارێزگاکان هەن، لە ئیدارە سەربەخواکە هەنان، لە زۆر شارۆچکەدا هەن و دیسان ئەو سنتەرانەی کە هەمانە لە ناو کەمپەکان لە دەرەوەی کەمپەکان کە سنتەری کۆمەڵایەتی و ڕۆشنبیرین بەردەوام چالاکیان تێدا ئەنجام دەدرێتن و پرۆژەی گرنگیش هەن بە تایبەتیش لەسەر ئەو بابەتانەی کە ئەتوانم بڵێم کەمتر حکوومەت توانیتی بپڕژێتە سەری یان بابەتەکانی تر لاینەکانی تری پەیوەنددار پڕژاونەتە سەری ئێمە ئیشیان لەسەر دەکەین. بینیوتانە مەسەلاً بەسپاسەوە بێ جیاوازیە؟ بەڵێ بەتاکید، بەڵێ بەتاکید هەموو ئیشەکانی ئێمە ئەوهان بە بێ جیاوازین و بۆنەی زۆرمان هەبوونە گەورە لە دابەشکردنی خانووی شەهیدان، لە بابەتی تری فرەوان مەسەلاً ئەوەی منداڵانی ئازیز چالاکیەکان بەردەوامن لە هەموو شار و شارۆچکەکان و لە دەرەوەی هەرێمی کوردستان، لە پارێزگاکانی تری عێراق، لە عەفرین بە تایبەتی ئەگەر جەنابتان بەسپاسەوە بۆ کوردستان 24 کە ئێستاش بەردەوامن؟ بەڵێ یەکێک لەو کەناڵانەیە کە گرنگی زۆر بە گواستنەوەی چالاکیەکانی ئێمە دەدا. ئێمە کۆنفرانسێکمان هەبوو لەسەر ئەو کارانەی کە کردومانە تا ئێستا لە ڕۆژئاوای کوردستان و لە عەفرین بە تایبەتی. ئەنی زۆر جێی دڵخۆشەکانتان کاک موسا بۆچی زیاتر لە ڕەمەزانە زەخترە؟ ڕاستە وەشترها لە شتەکانە بینرێت دەستگای خێرخوازی وای کرد، بەڵام ئەوەی ڕەمەزان زۆر زەخترە. ئایا جۆری هاوکاریەکە زیاترە؟ ئێمە پەیوەستین، ینی ئێمە پەیوەستین بە دابوونەریت بە کولتوری کۆمەلگای خۆمان. هەمومان ئەزانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خێر و خێرات زیاتر دەکرێت و لە هەمان کاتدا خەڵکی زیاتر چاوی لەوەیە. ینی ئەمە وەکو نەریتێکی لێ هاتووە لە کۆمەلگای ئێمە. منداڵی بێ باوک چاوی لەوەیە کە بەسەر بکرێتەوە و ئێمەش تەقسیریمان نەکردووە تەبیعی بە پشتیوانی ئەو سەرمایەدارە خۆشەویستانە ئەو ڕێکخراوە هاوکارانە هاو بەشانەوانەی کە لەگەڵ ئێمەدا ئیش دەکەن کە هەوڵمان داوە کە بە پێی توانە ئەو خواستەی ئەو خەڵکەی کە چاوەڕێیە لە بۆنەیەکی ئەو هادا بەسەر بکرێتەوە خزمەت بکرێت. ئێمەش تەقسیریمان نەکردووە لەوەی. ئەگەر بە کورتی بێ مەسەر عەفرین بابەتێکی گرنگ هەبوو حەز دەکەم هەرچەندە بەحسمان کردووە بەڵام دووبارەی بکەینەوە کە ئێمە لە سەرەتای عەرتژەکە بوو مەلەرزەکەی کە دروست بوو لە ساڵی 2023 لە باکووری کوردستان لە شارەکانی تورکیا و لە هەمان کاتدا لە ڕۆژئاوای کوردستان و سووریاشدا کە چووینەوە بەڕاستی تقریباً 25% ژمارەی ڕەسەنی دانیشتوانی عەفرین لە عەفریندا مابوونەوە. بەڵام کە ئێمە چووینەوە و بەردەوامیمان بە چالاکیەکاندا ئێستا بە پێی ئەو داتایانەی کە لە بەردەستی ئێمەن لە خەڵکی پەیوەنددار لە جیهەتی پەیوەنددار وەرگیراون خۆشمان ئیشمان تێدا کردووە. ئێستا 70% خەڵکی ڕەسەنی عەفرین گەڕایەوە زیادی کردووە. بەڵێ بەتاکید، ینی ئەمە هەمووی پەیوەست نییە بەوەی کە چاوی لەو هاوکاریانەی ئێمە بێگەڕاوتە، بەڵام بوونی ئێمە لەو شوێنە متمانەیەکی بۆ دروستکردنەکە خەڵکێکە بە متمانەوە بگەڕێتەوە بە بەشێک لەوەیە لەوانەیە پێویستیشی بە هاوکاری نەبێ بەڵام پێویستی بە متمانە هەیە. بۆیشە بەڕاستی ئەمە زۆر جێی دڵخۆشی ئێمە تەنها هاوکاری مادی ناکەن لە ڕووی سیاسی و زەمینە خۆشکردنیشەوە هاوکارە بن. ئەمە بە سیاسی نییە بەڕاستی، بەڵام ئەمە وەکو بابەتێکی نیشتیمانیە ئینسانیە. ینی ئەو خەڵکە ئێمە هەمومان ئەزانین کە ئاوارە دەبێت لە شوێنی خۆی نامێنێتەوە. یەکێک چارەسەری بنەڕەتی ئەوەیە بگەڕێتەوە شوێنی خۆی. بۆیشە ئەرکی ئێمە ڕێکخراوەکانە بە تایبەتیش ئەو ڕێکخراوانەی لە بواری کاری ئینسانی و ئێش دەکەین ئەو زەمینەیە خۆش بکەین کە خەڵکەکە بگەڕێتەوە شوێنەکانی خۆی. ئێستا ئێمە بەداخەوە یعنی
قامشلو زۆر محاولەمان کردووە کە بوونی ئێمە لەوەی هەبێت بەڵام بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە بەڵام تەمەنا دەکەین لێرە جارێکی تر ئەو داواکاریە دووبارە دەکەینەوە کە ئەو دەرفەتە دروست ببێت کە ئێمە بگەڕێنەوە چکو بە بوونی ئێمە لەو ناوچانە بەتەئکید ژمارەیەکی زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی بە تایبەتیش لەو ماوەیەدا ئێمە توانی و مانەسیقەیەکی زۆر باش پەیوەندێکی زۆر باش ئەوەش هاوکار نەبوو بۆەوەی کار چالاکیەکانتان بنە ڕۆژاوای کوردستانیش ئێمە بەڕاستی پێش ئەو باسانش ئێمە بەلای ئێمەوە ئینسان لە هەر شوێنێک پێویستی بە ئێمە هەبێت ئەبێ لە خزمەتیان دابین و لە تەکیان دابین خەڵکی ئەو ناوچانە خزمەتی ئێمەیان کردووە لە هەموو ئەو کارە ساتانەی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتوونە هاوکار بوونە پاڵپش بوونە پشتیوان بوونە و لە هەمان کاتیشدا وەکو جیران دیسان ئەرکیان لەسەر ئێمەیە و بابەتێکی تریش هەیە کە ئەو ئەرکەی ئێمە زیاتر دەکە کە هێشتاش نزیکی 261,000 پەنابەری ڕۆژئاوای کوردستان سووریا لێرە هەن بۆیشە ضرورە کە ئێمە ئیش بەڵێ بەتەئکید ئێمە ئیش بکەین لەوێ چکو بوونی ئێمە لەوەی وەکو نمونەی ئەفرینم هێناوە پاڵپشتێکی باشە بۆ ئەوەی ئومێدیان هەبێ بگەڕێنەوە شوێنەکانی زۆر باشە. ئەو ڕۆژە یەکێک لێرە باسی دەکەن سنتەرتان هەیە هی ئۆتیزم و ئەمانە خەڵک لەوانەیە زیاتر ئەو شتانە نەزانێت ئەمانە کاری باشن بەڵام لەوانەیە خەڵک پێی نەزانێت ئەو سنتەرانەتان هەیە تەنها لە هەولێرە لە شوێنی تریش هەن ئۆتیزم یەکێک بووە لەو بابەتانە تەبیعی ئێمە بە مەرحەلە دێنە پێشەوە بە تەئکید یعنی بوونی ئەو هەموو ئاوارە و پەنابەرانە کە هاوکات بوو لەگەڵ گەشەکردنی دەستگای خێرخوازی بارزانانی ئەگەرنە ئێمە هەمیشە ئەو قسەیەمان کردووە کە ئەرکی ئێمە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە پلەی یەکەم بەڵام کە ئەو میێوانانە هاتوونە و ڕوان لە هەرێمی کوردستان کردووە و بە تایبەتیش ئەو سیاساتە حەکیمە مرۆڤیانەی جەنابی سەرۆک بارزانی کە حکوومەتەکان و جەنابی سەرۆک وەزیرانی زۆر تەئکیدی لێ کردوتەوە کە هەمیشە کوردستان ماڵی ئەوانە ئەرکێکی زۆری دروست کرد لێرە لە ماوەیەکی کەمدا ئەتوانم بڵێم لە ماوەی چەند مانگێکدا زیاتر لە 2 ملیۆن ئاوارە و پەنابەر ڕوان لە هەرێمی کوردستان کرد ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان 30% زیادی کرد باشە بەڕاستی ئەمە ئەرکێکی قرس بوو ئەمە وای کرد کە ئێمە زۆربەی ئیمکانیات و هێزی خۆمان بخەینە سەر ئەو بابەتی ئاوارە و پەنابەران ئەگەرنە بیرۆکەی دامەزراندنی دەستگای خێرخوازی بارزانی زۆر پرۆژەی گەورە و لە باری تێدا بە تایبەتیش بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ گەشە ساندنی تواناکانی گەنجان بۆ پەرەدان بە تواناکان بۆ زەمینە خۆشکردن بۆ پێشکەوتن لە بوارەکانی وەکو کشت و کاڵ وەکو بابەتەکانی تریژیان کە ئەمانە هەمووی بەرنامەی دەستگای خێرخوازی بارزانیە بەڵام بەڕاستی ئەوە وای کردبوو کە ئێمە کەمتر بپڕژەینە سەر ئەم بابەتانە بۆیشە ئێستا ئێمە لەو بابەتانە دەستمان بە ئیش کردووە و ئیشێکی زۆر باشیش دەکەین سنتەرەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە لێرە هەن ئێمە یەکەممان لە هەولێر کردەوە بە پشتیوانی مانگی سووری ئیماراتی کە تا ئێستاوە تقریباً 3 ساڵە دەستی بە ئیش کردووە زیاتر لە 64 منداڵ گەڕاینەتەوە خوێندنی ئاسایی کە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە لە چاوی ئەو کەسانەی کە لەو بوارەدا ئیش دەکەن پسپۆڕانی کە لەو بوارەدا ئیش دەکەن کە بەڕاستی زۆر کەم بووە نمونە ڕاستە پێشتر لێرە سنتەری تایبەت حکومیش هەبوونە بەڵام ڕنگ بێ ئەو دەستکەوتە گەورەیان نەمارەیە ئەوەی کە ئێستا لە سنتەرەکانی دەستگای خێرخوازی بارزانی بەدەستدێ و ئێمە لە سۆرانیش ئەوەمان کردوتەوە لە ماوەیەکی نزیکدا ئێمە لە زاخۆ سنتەرەکە افتتاح دەکەین دیسان لە دهۆک و پارێزگاکانی تریش لە پلانی ئێمەدا کە ئیشی لەسەر دەکەین سنتەر خەڵاتێکتان وەرگرت بە ناوی وینگس ئۆف هێڵپ ئەو خەڵاتە چییە؟ و بۆ بەڕێستان بوو یان بۆ دەستگای خێرخوازی بارزانی بوو بە دڵنیاییەوە ینی هەر شتێک کە بە من دەدرێت بۆ دەستگای خێرخوازی بارزانیە و ئێمە زۆر جار دەڵێن لە دەستگای خێرخوازیش بارزانیش فرەوانترە بۆ خەڵکی کوردستانە چکو بەڕاستی خەڵکی کوردستان نمونەیەکی یەکجار بەرز و جوانیان پێشکەش کرد لە جەنابی سەرۆک و قیادەی کوردیەوە بە شێوەیەکی گشتی بگرە تا دەگاتە خەڵکێکی زۆر ئاسایی کە هەمویان هاوبەشیان کردووە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی و چالەکەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بوو ئەو خەڵاتە دەدرێت زۆر جار مەسەلەن کە تو هاوکار و پاڵپشت دەبی لە ناوچەیەکدا
خەڵکی ناوچەکە جا چ ئیدارە بێت حکوومەت بێت منەظەمات بن کەساتی بن خەڵاتێک دەدەن بەو ڕێکخراوەی کە ئیش دەکەن بەڵام ئەوەی لای ئێمە خۆشیەکەی زیاتر کرد بوو ئەوان داهاتن هاوکاری ئێمەیان دەکرد و ئەوجا ئێمەشیان خەڵات دەکرد زۆر باش نمونەیەکی ئەتوانی پێم بڵێ خەڵاتە چییە؟ منەظەمەی باڵی هاوکاری یەکێکە لە منەظەمە دیارەکانی وڵاتی ئەڵمانیا زۆربەی کەسایەتین تێدا دەور دەبێن تەبیعی ئێمە ئەزانین لە ئەوروپا و لێرەش لە هەموو دنیاشدا ئەو هەستە هەیە زۆر کەس کە دەکاتە تروبکی داهێنانەکانی خۆی لە بواری ڕۆژنامەنووسی لە بواری کاری هونەری لە بواری سیاسەتدا ئەوجە بۆ کاری ئینسانی دەگەڕێتەوە ئەو ڕێکخراوە بەشێکی زۆری ئەو خەڵکەی تێدانە هەن لە بواری فەزادا ئیشیان کردووە هەن لە بواری ڕۆژنامەوانیدا ئیشیان کردووە هەن لە بواری وەرزشیدا ئیشیان کردووە ئێستا ئەو ڕێکخراوەیان دروست کردووە هەم هاوکاری دەکەن بە تایبەتیش لە بابەت خزان کەس لە جیهانە و خەڵاتیان وەرگرتووە یەک لەوانە دەستگای خێرخوازی بارزانیە بەڵێ جا ئەمانە بەڕاستی کاریگەری زۆری هەیە بۆ ئێمە چونکو قرستر دەکات بەڵێ ئەرکتان قرستر دەکات بەڵێ بەتاکیید ئەرکمان قرس دەکە بەڵام لە هەمان کاتدا متمانەیەکی گەورەیە بۆ تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی کە بە ڕوحێتێکی ترەوە ئیش بکەن لە هەمان کاتدا بۆ پشتیوانانی دەستگای خێرخوازی بارزانانی کە پشتیوانەکانیان زیاتر بکەن ئەمە کاریگەری زۆری هەیە و ئەمە پێشتان بڵێم ئەمە یەکەم خەڵاتی جیهانی نییە کە ئێمە وەرمانگرتووە چەندین خەڵاتی ترشمان وەرگرتووە بەڵام هەر لەبەر ئەو پڕی ئیشەکان و ئەو بارودۆخەی کە هەبووە نەتوانراوە مەسەلەن ئێمە لە ساڵی 2017 خەڵاتی جیهانی سێرژیۆ دۆمیلۆمان وەرگرت لە وڵاتی پۆلۆنیا کە ئەویش بە هاوکاری وەزارەتی خارجی بەرازیل دەدرێت چونکو سێرجیۆ خۆی کەسێکی بەرازیلی بووە ئەم خەڵاتە ساڵانە هەردوو ساڵ جارێک بە باشترین ڕێکخراو دەدرێت ئەوەی کە لە بواری مرۆڤی دائیش دەکە ینی بەسپاسێکی زۆرەوە بەڵێ زۆر بە کورتی دەڵێن چالاکیی گەورەتان هەیە هەفتەی داهاتوایە بەڵێ بە تاکید چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانانی چونکە چالاکی مرۆڤین بۆیە هەمویان هەر گەورن بەڵام بە تاکید هەندێکیان مادەی هۆشبەرە ڕووماڵکردنی ناوچەکان و ئەمەیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکەوە فراوانتر دەبێت ئەمە هەڵمەتی نیشتیمانیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان زۆر باش کە ئێمە بە ئامادەبوونی جەنابی سەرۆک وەزیران جەنابی کاک مەسرور بارزانی بەردی بناغەماندانە بۆ سنتەرێکی زۆر گەورە بۆ شیاندنەوەی توشبوانی مادە هۆشبەرەکان کە ئەمە یەکەم سنتەر دەبێت لە ئاستی عێراق و تەنانەت لە وڵاتانی دەوروبەریشدا نمونەیەکی وا پڕ و ڕێک و پێک زۆر کەمە بە هاوکاری LDS ئەمریکی ئەم سنتەرە بەردی بناغەی دانراوە بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵی منەظەمەتی تریش هاوبەشن لەگەڵ ئێمە لە دروستکردنی ئەم هەڵمەتە بۆ ئەوەیە بۆ هوشیارکردنەوەی خەڵکە وەمە محاولەمان کردووە کە وەکو سنتەرەکە وەکو بەرنمەکانی تری دەستگای خێرخوازی بارزانانی بناغەیەکی زۆر باش دابنێن بۆ دەستپێکردنی هەڵمەتێکی بەرفراوان بە تایبەتیش بینین جەنابی سەرۆک بارزانی ئەمە لە چەندین شوێندایە لە شوێنە گرنگەکان لە وتارەکانی خۆیدا زۆر بە گرنگیەوە لەسەر ئەم بابەتە ڕادەوەستێکە زۆر جار دوژمنانی ئێمە بەچەکی گەورە بەچەکی کۆکوش لە ئێمەیان داوە بەڵام ئەم چەکە لە هەموو ئەوچەکانە کاریگەرترە بۆیشە هەمومان پێشمەرگە ئاسا ئەبێ بەرامبەر بەو دوژمنە بوەستینەوە کە دەستگای خێرخوازی بارزانی دەستی دی هەڵماڵیوە من دڵنیامە کە خەڵکی کوردستانیش هەموو پاڵپشت و پشتیوانی ئێمە دەبێت کە بە دەستێکی پڕەوە بەرامبەر ئەو دوژمنە ئینشاءالله سپاس بۆ بەڕست موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی کە لەگەڵمان بوویت زۆر سپاس